ئەم کاتان باش بیرەرانی بەڕێز لە یادی کۆچی دوایی بە ماڵ ئاوایی شکۆینەتەوە سەرۆک مامجەلالدا لەگەڵ ژمارەیەک لە ئەڤاڵان و تێکۆشەران و مامۆستانی زانکۆ لەسەر لوتکەیەکی سەربەرزی کوردستان ئەدوێین، لەسەر پیرەمەگرونێک ئەدوێین کە لە هەر دیوەکەوە سەیری بکەی خوێندنەوەی تازە و تێڕوانی تازەمان پێبەخشێ. ڕەنگە نەتوانین لە بەرنمەیەکە لەو کاتێک کە بۆ ئەم بەرنامەیە دیاری کراوە پێی بە هەموو لایەنە شاراوەکانی تێکۆشان و خەباتی سیاسی هەمەلایەنەی سەرۆک مامجەلال ببین، بەڵام لەگەڵ میوانەکان چەمکێک لەو تێکۆشانە باسەکەین بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە بواری ڕووناکبیری، پەیوەستە بە بواری ئازادیبی ڕاو ڕاگەاندن، وهەروە پەیوەستە بە بواری دیپلۆماسیەوە لەگەڵ برایانی خۆشەویست دکتۆر مارف عومەرگوڵ مامۆستای زانکۆ، کاک فەیدەسەد سکرتێری ئەنجومەنی سەکرتایەتی کێتی نیشتیمانی کوردستان و دکتۆر ئومێد ڕەفیق مامۆستای زانکۆ، بەندە هاوکار دەبم لە ئیدارەدانی ئەم گفتوگوۆیەدا، هیوادارم کە ئەوەندەی دەرفەت دەبێ لایەنە گەشەکانی تێکۆشانی سەرۆک مامجەلال بەسەر بکەینەوە. هەموو لاکتان بەخێر بێن. دکتۆر با لە جەنابتەوە دەست پێ بکەین بەعتیبار هەم مامۆستای زانکۆ هەم پێشمەرگەیەکی دێرینی شۆڕشی نوێی گەلەکەمان بووی، ئاگاداری بەشێک لەو ڕێد و بەدەلانەی کە لە ناو شۆڕشە عادەتەنەوەی کە پێدەکوتێ شۆڕشی چەکداری کەمتر ڕەنگە کەیفی بە ئازادی ڕاو تێڕوانی ئازاد هەبێت، بەڵام تەجربەی مامجەلال لەو بوارەیە تەجربەیەکی ناوازەیە. ئەگەر بە گوێرەی تەجربەی جەنابەت کە هەمووەکو پێشمەرگە هەمووەکو ڕووناکبیرێک و وەکو شاعرێکیش کە ناو شۆڕشی کوردایەتیە تێکۆشان کردووە، ئەگەر تیش بخەیت لەسەر دیوێک لەو دیوە گەشاوی خەباتی سیاسی مامجەلال سواز دەکەین. دیارە یادی کۆچکردنی مامجەلال ڕۆژێکە، ینی بۆ دیسانەوە باسکردنەوەی باسکردنەوە هەڵدانەوەی ئەو لاپەڕانەی کە لە ژیانی کەسایەتێکی گەورە و تێکۆشەرێکی وەکو مامجەلالدا هەیە. مامجەلال لە چەند ڕوویەکەوە پێویستە بخوێنرێتەوە، وەک سیاسەتمەدار، وەک ڕۆژنامەنووس، وەکو دیپلۆماسیێکی بەتوانە، وەکو نووسەر، هەروەها وەکو ئەدەبدۆست کە ئەمانە هەمووی کۆمەڵی لایەنن. جگە لەوە مامجەلال وەکو کەسایەتێکی کۆمەڵایەتی گرنگ دەیتوانی ببێ بە میحوەری یان هەڵسو ڕێنەری کۆمەڵێ گرفت و کۆمەڵێ لێکچوون و تێک ئاڵان چ لە ناو شۆڕشدا و چ لە دەرەوەی شۆڕشدا لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کوردستاندا. لەبەرەوە چ لە ناو شۆڕشدا و چ لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کوردستاندا هەم ژیانی ئاسایی هەیە، هەم کێشە و گرفت هەیە، هەم ناڕەحەتی و ناخۆشی هەیە. مامجەلال کەسێ بووە لەو کەسانەی کە توانیوێتی هەمیشە ناکۆکیەکان کۆکاتەوە. ینی نمونەی ئەوەی کە ئێمە وا دەڵێن جگە لەوەی لە شاخ چۆن توانیوێتی هەموو ناکۆکان کۆکاتەوە و لە هەموو هەڵچوونەکانە وەزە بارودۆخەکە ئارام بکاتەوە، لە سەردەمانێکیشدا کە سەرۆک کۆماری عێراق بووە بە هەمان شێوە توانیوێتی ئەو ڕۆڵە دیار و لە بەرچاوە بگێڕێت، چ بۆ کوردستان و چ بۆ سەرجەم هێزەکانی ناوخۆی عێراق کە کێشەی نێوان شیع و شیعە، کێشەی نێوان شیعە و سوننا، کێشەی نێوان کورد و هەردووکی، جگە لە کێشەی نێوان دەسەڵاتی بەغدا و دەسەڵاتی بڵین کوردستان. ئەمانە هەموو مامجەلال ئەیتوانی لەگەڵا ئیدارە بکە، لەگەڵا ئیدارە بدا و هەوڵ بدا مەخرەجی بۆ بدۆزێتەوە. بە هەمان شێوە ناو شۆڕشیش داوا بووە. دیارە شۆڕشی ئەمەش بەدەر نەبووە لە کەم و کوڕی و ناتەواوی و بەدەریش نەبووە لەوەی کە لایەنی گەش و ڕووناکبیری و ڕووناکی تێدابێ. مامجەلالێکێک بوو لەو کەسە دەگمەنانەی کە توانیوێتی لە هەموو بار و زروفەکاندا هەمیشە بە ئومێد و ئیرادەوە معاملە و ڕفتار لەگەڵ هەموو هەڵسوکۆتەکاندا بکات. بەڵێ کاک فەرید بێنە لای جەنابەت ئەچەندە دکتۆر نهاتە سەر
دروشمەکەی دروشم فەزەڵەکەی جەنابی مام جەلال کە نان و ئازادی بۆ نووسەران و ئەمە بەرجەستە کرا لە ئەدەبیات و لە نووسینەکانی مام جەلالیشە و لەسەر هاتنە جوابی لەسەر سەگۆڕی مامۆستا مکریدا ئەگەر جەناب ئەو دیوە تەواوکەی پێشەوەی لەسەر لایەنە دیپلۆماسیەکەی لەگەڵ دکتۆر باس بکەین. يعني ئەم مەسەلەی هەمیشە وەکو نمونەی تێڕوانینێکی فراوان بۆ مەسەلەکە وەرەگیرێت. ئەو کاتێک کە ئەم مەسلەی وەرگیرە سیستمی جیهانی دوو جۆر سیستم بوو، یەکیان سۆسیالیست بوو، ئەوتریان سەرمایەدار بوو. لە وڵاتی سەرمایەداری ئازادیەکی زۆر درا بووە خەڵک، بەڵام ئەوایە هاوڵاتیانی وڵاتە سەرمایەدارەکان ئەوەندە یان لە بەیانیەوە تا ئێوارە کار بکەن تا بژێوی خۆیان دابینەکەن. لە وڵاتە سۆسیالیستەکانە دەوڵەت ئازادی لە خەڵک قەدەغە کردبوو، بەڵام ژیانی دابین کردبوون. ئەوەی مام جەلال باسی کردووە ئەوەیە کە کۆکردنەوەی هەردووچیانە، واتە ئەگەر ڕژێمێک هەبێت پێویستە ئەم ڕژێمە بتوانێت ئازادی بۆ خەڵک دابین بکات لەو ڕوانگەیەوە کە مافی ئازادی ڕادەربنینی هەیە سەبارەت بە هەر مەسەلێکی دیاریکرا و لە هەمان کاتیشە ژیانیشی دابین بکات. تێڕوانینی ئەو بەو جۆرە بوو، ینی نەپژگیری ئەو ئازادیە فراوانەی وڵاتە سەرمایەدارەکانی ئەکرد کە تێیدا ئازادی ئەوەندە زۆرە تەنانەت ئازادی چاوساندنەوەی خەڵکیشت تێ هەیە و نە ئەو چاوساندنەوەی کە لە وڵاتە سۆسیالیستەکانە هەبوو دەوڵەت تێیدا خەڵکی هاوڵاتانی خۆی ئەچەوساندەوە و منەتیشی لەسەر ئەکرد لەبەر ئەوەی ژیانی ئەوانی دابین کردبوو. ئەم دروشمە لەوەوە هات، بەڵام لەسەر ئاستێکی بچووکتر ئەوش ئەوە بوو کە کۆمەڵێک نووسەر هەبوون هاتوون و هەرێمی کوردستان نیان ئەتوانی لە سای بەعەس ئازادی خۆیان بەکاربێنێ، نیان ئەتوانی بۆچوون خۆیان دەرببڕن، هاتبوون بۆ ناوچەیە کە لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان ژیانی ئاوانی دابین کرد و لە هەمان کاتیشە ئازادیشی پێدا بوون. لەبەرەوە کە باس لە ئازادی ئەکەن بە دڵنیای و ئازادی ناکرێت، یان ڕەنگە بتوانرێت سنوورێکی دیاریکراوی بۆ دیاری بکرێت، بەڵام نابێت سنوورێکی مطلق بێت. نووسەریش بەبێ ئازادی بە دڵنیایەوە ناتوانێت داهێنان بکات و ناتوانێت بۆ چوونەکانی خۆی بە شێوەیەک دەرببڕێت کە بتوانێت تعبیر لە ناخی خۆی بکات. لەبەرەوە ئەوەی کاک محەممەد مۆکری شێوەیەک بوو، یعنی لەوەی کە ئەو زۆرتر سوودمەند بوو لە فراوانی ئازادیەکە، بەڵام حسابی بەرامبەرەکەی نەکردبوو و بەهۆی ئەمەشەوە کاردانەوەیەک بەرامبەر بە ناوڕۆکی ئەو ڕۆمانەی کە ئەو نووسی بووی پەیدا بوو، گەیشتە ئەو ڕادەی کە هەندێک هەڕەشەشی لێکرا. هاتنی مام جەلال بۆ ناو مەسەلەکە کۆتایی بە هەڕەشەکە هێنا و مەسەلەکەی بەوە کۆتایی پێهێنا کە ئەمە نووسەرە ئازادە لەوەی کە بۆچوونەکانی خۆی بەو جۆرە کە خۆی ئەوێت دەرببڕێت و هەر کەسێک بەدڵی نییە ئەتوانێت وەڵامی باتەوە. ئەم بەنووسین شتێکی دەربڕیوە، هەر کەسێکیش ئەوێت ئەتوانێت بەنووسین وەڵامی باتەوە و نووسەریش بەدڵنیایەوە پێویستی بە تەنها پێویستی بە ئازادی نییە، پێویستی بە نانیشە. لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕشی ئەو سەردەمە ئازادی و نانی بۆ نووسەران دەربڕی و ئەدابین کرد و دروشمەکە لەوە هات. ئێمە زۆر جار کە دێتە سەر ئەم مەسەلەیە ئێستا شار باس لە مەسەلەیەکەین. دروشمی نان و ئازادی دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستانە، دژی چاوساندنەوەی سەرمایەداریە و دژی ئەو تەنگابارکردنی ئازادیە کە لە وڵاتە سۆسیالیستەکانە لەو سەردەمەدا هەبوو. کاک فەرید جەناب بەعتیبارەم لە پێشمەرگە هەم لە ڕاگەاندێکی نیشتیمانی کوردستان لە شاخە کارت کردووە، ئەگەداری بەشێک لە ئەدەبیاتەکانی مام جەلالی، ئەگەداری بەشێک لە نووسینەکانی، بەشێک لە بەرهەمەکانی، لە کتێبەکانی. بەڕای جەنابەت یان ئێمە چۆن بتوانین ئەو ئەدەبیاتانی مام جەلال تەصیب بکەین، بڵێن ڕێکی خەینەوە چاپ بکرێن، ینی ئەوەی کە کتێبە، ئەوەی کە وتارە، ئەوەی کە وتای رادیۆیە، ئەوەی کە باڵن خطابی جەماهیریە، ینی چ جۆرە پێشنیارێک بەڕای تو ئەتوانێت ئەم توراسەیەکی نیشتیمانی کوردستان و مام جەلال پێش هەموو شتێک بەدڵنیایەوە لوزنەیەک پێک بهێنرێتە کەسانی شارەزە و ئەبێت ئەو کەسانە
شارەزا بن لە هەموو مەسەلەکان یان مەبەستم ئەوەیە کە مامزەلال زۆر جار وتاری نووسیوە هەر ناوی لەسەر نییە و هەروەها وتاری بە ناوی نهێنیەوە بڵاو کردوتە ئەو دوانە هەیە وتاری شەیە هەر ناوی خۆی لەسرە بەڵام بۆن منە لە شەڕارە زۆر وتاری نووسیوە بەشێکی زۆر لە سەرروتارەکانی شەڕارە مامزەلال نووسیەتی بۆ ڕێبازی نوێش بەڵێ بە عەرەبی بەڵێ بەڵام سەرروتار بۆن منە هەر ناوی لەسەر نییە وتارەکانی ترش ئەمە یەک عادەتمان هەبوو لە سەردەمی پێشمەرگاتی ئەوە بوو کە ڕەنگە 100 وتار 200 بڵاو بکردایەوە کەس نەبوو ناوی خۆی لەسەردا بنێت تەنانەت ئەگەری جەماعی بوو بەڵێ تەنانەت بەشێکی زۆری جگە لە گۆڤارە ئەدەبیەکان ناوی نهێنیشماندانە ئەنە یان وەکو ئەوەی ئەمە هی هەمومان بێت تابیر لە هەمومان بکات ئەنجەمە ئەرکشی زۆر قرس لەسەر ئەو کەسە دروست دەکات کە ئەوێت بزانێت ئەم وتارە هیچێ ئەم وتارە هیچێ نییە هەر بۆ نمونە من جارێکیان گومانم هەبوو لە وتارێکی دیاریکراوە کە لە شەڕارە بڵاو کرابەوە پێم وابوو ئەمە هی دکتۆر فوئادە وتارەکەم برد هەر ڕۆژنامەکەم برد وتم ئەم وتارە ئەمەت بزانم ئەمە هی تۆیە یاخود یەکێشکە نووسیوەتی پێم وایە 5 دقە سەیری کرد وتی بیرم نایەت یان تەنانەت پاش ئەوەندە ساڵە ئەو کەسێک کە وتارێکیشی نووسیوە ڕەنگە هەر بیرینێت لەبەرەوە ئەگەر خۆی بیرینێت بدڵنیایە و یەکێشکە کە خۆی نووسری نییە ڕەنگە ئەویش هەر لێی تێک بچێت ئەگەر من دڵنیام کە ئێمە ناتوانین لە سەداسات بەرهەمەکانی مامزەلال کۆ بکەینەوە چونکە هەندێکی ناتوانیت تەچید کەی کە ئەمە هی مامزەلالە ناوی لەسەر نییە ناوی نهێنیەکەشی هەرزارەی ناوێکی بەکارهێناوە ڕەنگە یەکێک هەبێت لاسایی ئوسلوبی ئەوی کردبێت بەڵام ئەکرێت ئێمە ئەوەی کە ئێمە لی دڵنیان ئەمە مامزەلال خۆی نووسیەتی ئەمە کۆ بکرێتەوە و تەصنیف بکرێت و ئەکرێت بکرێت بە چەند مجەلەدێک و بڵاو بکرێتەوە دکتۆر ئومێد خەباتی هەمەلانی جەنای مامزەلال کە هەم لە ئاسی خەباتی شۆڕژیاری ئەو کاتێک کە یەکێتنیشماکسەر لە حاڵەتی شۆڕژ بووە هەم لە دوای ئەوەی کە بەشێک لە کوردستانی لەزگار کەوتە دەست تەجبەی کوردستانی خۆی و هەم دوای ئەوەش لە خەبات لە ئاسی ئۆپۆسیۆنی عراقیە اینجا لە ماوەی کە بڵێن بوو بە سەر کۆمار لە پێگەی سەر کۆمار و پارێزای دەستورەوە ئێمە چۆن بتوانین ئەم وێزگانە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی بڵێن پێدراوە سیاسیەکانەوە چۆن بتوانین مەسەن بڵێ ئەم مامزەلالی سەر کۆمارە ئەم مامزەلالە ڕابری شۆڕژیێڕی ئەم مامزەلالە کە وەکو کوردێک ئەمەیان مەسەن وەکو ئۆپۆسیۆنی عراقی و ئەمەش هەندێکیان وەکو کارکتەرێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕای جەنابەت ینی کە لێکۆنەوە زۆر لەسەر بڵێن دیار لە سیاسیەکانی کە لە عێراق و لە کوردستان هەن چۆن بتوانین ئێمە ئەو تەصنیفە دەست پێ بکەین بۆی ئەو حەقی کە مامزەلال بەسەر خوێندکارەکانی خۆیەتی جێبەجێ ینی چەندێکی دەوێت لەکوێ دەست پێ بکرێت بەڵێ ئەکید وڵا بەخۆی ئەو قەدیمەی جەنابەت بوو ئەو بابەتە خۆی دەرخەری ئەوەیە کە ئابێ قۆناغبەندی بکرێ بەڕاستی بۆ بابەتی دیپلۆماسی مامزەلال چونکە کە تۆ پۆلنبەندی ئەو قۆناغانە ئەەکەی یعنی ئەبێ دووسێ شت هەیە بە نەزەری اعتیباری وەرگری مەسەلەی ململانیە ئەو کاتەکە ململانیەکان هەم ململانی هەرێمی هەم ململانی نێودەوڵەتی یعنی لە سەردەمی شاخە ئێمە زانین ئەو سەردەمەی کە مامزەلال تازە شۆڕشی دوێت دروست ئەبێتەوە و مامزەلال قیادەی ئەو شۆڕشە تازەیەکە ململانەیەکی زۆر گەورەی نێودەوڵەتی هەیە لە بینی بلۆشی سۆسیالستی و بلۆشی سەرمایەداری چۆن بتوانی سوود لەو ململانیان وەرگریان سوود لە هاوکارەکانی وەرگی چونکە بابەتی پەیوەندی نێودەوڵەتی بابەتێکە کار لەسەر دوو تەوەری زۆر گرنگەکە بابەتی ململانێ و بابەتی هاوکاری چۆن بتوانی سوود لەوە وەرگری بۆیە دیپلۆماسیەت خۆی لە معنای سادەشا بریتە لە ڕێخستن و هاوسەنگین ئەوان دوو هێزیان دوو یەکەی جیاواز لە پەیوەندیەکانە یعنی مامزەلال چۆن توانوێتی لە قۆناغی شۆڕش و دروستکردنەوەی شۆڕشە سوود لە ئەو قۆناغە ناسکەی لە پەیوەندیەکانی مەسەن سووریا عێراق هەبوو لەو سەردەمەیە کە ناکۆشی هەبووە لە نێوانێنە سوودی لە ئەو دەرفەتە و ئەو دەرگا و دەواازەیە وەرگرتووە کە لە سووریا هەبووە بۆ بەرژەوەند لە لوبنان هەبووە بۆ بەرژەوەندی شۆڕشەکە بەکاری هێناوە
هەروها سوودی لەو با بڵین جەوە شکست خواردووی کە لە کوردستان هەبووە ئەو کاتە کە خەڵک بێ ئومێد بووە، خەڵک هیچ ئومێدێکی نەماوە بووی کە جارێکی تر شۆڕش دروست بێتەوە، تۆ بتانی سوود لە ئەفکاری ئەو کاتە وەرگری بەکاری بێنیتەوە لە مەسلەی شۆڕشی زووتیاران و شۆڕشی خەڵکی زەحمەت کێشا بەکاری بێنیتەوە بۆ ئەوەی کە دژ بە سیستەمێکی قەمعی ستەمکار بۆسیتەوە و هەروها ئەمە قۆناغی شۆڕش زۆر باشتوانیوێتی هەم با بڵین عنسوری ئەوەی کە پێوتێت تەنزیمکردن ڕێخستنەوە بەکاربێنێ، هەروە عنسوری تەوازنیش ئەوەی کە پێوتێت هەماهەنگی و باڵانس و ئەوانە و دوای ئەوە ئەم قۆناغانە ئەتوانێت جگە لەم بابەتە ناکۆچی ئەو باڵانەی کە یەکێتی ئەساسن لەسەر دروست بووە، ئەمەش بۆ خۆی دیبلۆماسیەتێکی زۆر گەورەی ئەوێت بتانی ئیدارەی ئەو ناکۆشانە بی و لە ساڵحی ئەوەی کە شۆڕشێکی تۆکمەی لێ دروستکەی و ڕێکیان بخەیتەوە و لەسەر ئامانجێکی هاوبەش دروستیان بکەیت. دوای ئەوە طبعا سرعاتی زۆر گەورە لە بینی شۆڕش و لە بینی حکوومەتی عراقی دروستە بێ ینی شەڕی عراق ئێران چۆن ئیسفادە لە ئەو سوود لەو پەیوەندی خراپانە وەربگری و لە ساڵحی شۆڕش و مەساحی گەورەکردنی مەساحی ئازادی و ڕزگارکردنی گوندەکان و ناوچەکان وەرگری هەموو ئەوانە ینی بەڕاستی کەسێکی ئەوێ کە بە معنای کەلیمە ینی سەرقاین قاڵبەوەی ناو خەباتی دیبلۆماسی و شۆڕش بێت کە لە مامجەلا لە هەبوو توانی سوود لە هەموو ئەو ناکۆچی و تەنانەت هاوکاریەکانی ژۆر بێت تا قسە شەیە لەسەرەوەی کە توانی بێتی ئیسفادە لە ئەو باگراوندە با بڵین ململانەیە وەرگێک کاتی خۆی لە بینی بلۆکی سۆسیالیستی و بلۆکی سەرمایه‌داری هەبوو بە سوود وەرگرتن لە پاڵ پشتێ دارایی و حتا ڕەنگە سەربازیەکانیشی، بەڵام دیارە دوایی تەفسیری جیاواز هەڵەگرێت کە ئایا سۆڤێت لەو کاتەیە یارمەتی شۆڕشیاوە یان یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەیە سوودی وەرگرتووە یان نە. دوای قۆناغی ڕزگارکردنی کوردستان و سوود وەرگرتن لە معارەزەی عراقی کە پێم وایە مامجەلال هەم داینەمۆ و هەم کۆکەرەوەی معارەزەی عراقی بوو لە هەموو مؤتەمەرانەی کە ئەکراوە سوود وەرگرتن هەم لە خیبرەی هەم لە تەمەنی هەم لە علاقاتی خۆی لەگەڵ سەرکردە و خەڵکە سیاسەکانی دەوڵەتان کە دژ بە ئەم نیزامە بوون کە لێرە هەبوو و بەڕاستیش کۆکردنەوەی شیعە و سونەکان و یعنی هیچ بەڵگەیەک نەدەی بەدەستەوە کە ئەم لایەنانە بەکاری بێنن دژ بەخۆت وە کارێکی گەورەیە، کارێکی ئاسان نییە و دواییش کۆکردنەوەی هێزە جیاوازەکانی کوردستان کە لە لیبرالیەوە بۆ دیموکراتی لە ئیسلامیەوە بۆ شوعی هەموو بەیەکەوە بتانی کۆیان گەیتەوە لەسەر ئامانجێکی هاوبەش ڕێکیان بخەی ئەمە بۆ خۆی بەڕاستی کارێکی گەورەی و دوایش حکوومەتی هەرێمی کوردستان دروستە بێت بیرکردنەوە لە ئایندەی خوێندن کشت و کاڵ نازانم هەتاوەکو هەمووی و دروستکردنی پەیوەندی کە کوردستانە و کاتە لە ناوچەیەکی داخراوی هەر چوار دەور دژایەتی دەکا بۆی کە دەواازەیەک بکەیتەوە لەیەوە پەیوەندی دروستکەی، چونکە کێشەکان زۆر گەورە بوون لە بیدایەتی دروستکردنی پەرلەمانی کوردستان و حکوومەت و ئەوانە و دواییش تەمان قۆناغی حکومڕانی پێم وایە ئەگەر قۆناغبەندی بکەین بۆ سێ قۆناغی جیاواز یان تا چوار قۆناغیش قۆناغی معارەزەی عراقیش قۆناغێکی گرنگەکە باز بکرێ ئەتوانین بڵین یەکێکە لە سەرکەوتووترین کەسایەتیە دیبلۆماسیەکانی عراق و کوردستانیش بۆ ئیدارەدانی ئەو دۆخەنە هەموارەی کە لەو ناوچەیە هەبوو. دكتور جناب إشارتي قدابة بوي مامجلال حتى لفترة حكمراني شيء العراق لبغداد وكسر كومار يعني ناكوش كاني لا سياسة كان عراقي دا يسوكو وكو ما وصايش يا سناس تفرسمنك وكو أديبك براي جناب مامجلال تاشر ديك تواني لو موقعي خوي وكو بارزي دستور وكو بيجي سر كوماري بتواني أركي شيء قرن ترجع بجيب كابو موديلي عراقي ديمقراطي وبو موديلي ما فكاني قال لي كله عراقه يعني او ماويك كيشوي مسر او تورا حزكم اهماشيك بقسكي كاك فريد بكم لسروي كمام جلال بابتك زوري هبو ببينا والله وتارو انا مام جلال كتبي شيكي هي هرب بينا ولا سرتا والله يكردوا اغدروا ديمقراطي ام حرمان شعب حتى من حق الحق لبر بابتي زورو مام جلال قوتم هو كساتيه يعني توانايشي تواناو د صلاتكي زور بالاو گرنگي هبول سر اويكا كاريگري هبه لسر دورو بركي بتابتي او ناكوش سياسي يعني ك
لە عێراقدا هەبوو ینی لە عێراق هەم لە سەرەتای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوە و هەتاکو ئێستاژ ئەو ناکۆکیانە بە شێوازی جۆراوجۆر هەر هەیە ناکۆکەکانی نێوان شیع و شیع بەڕاستی ئەمە بۆ خۆی زۆر ئاڵۆزە چاک نابێ و مێژوویەکی دوور و درێژەیە لە سەردەمی ئەسحابەکانەوە هەتاکو ئێستایانی ئەمە ئاسان نەبوو لە وڵاتێکی پڕکێشە و پڕگرفت و پڕ لە دیکتاتۆریەتی وەکو عێراقدا وەچرخانێکی بەسەراوێ مامجەلا بتوانێت تەحامل لەگەڵ ئەم کێشانەی ناخۆی شیع و شیع بکە لە هەمان کاتە ئاسان نەبوو معاملە لەگەڵ کێشەکانی نێوان شیع و سونەدا بکەیت کە ئەوەش دیسان ناکۆکیەک و ناحەزیەکی مێژووی دوور و درێژەیە لە نێوانەندا هەروەها کێشەی نێوان کورد و عێراقیش ئەمەش بۆ خۆی مێژوویەکی لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە هەتاکو ئێستاش بەڵام لە خۆنا جیاجیەکان بە شێوازی جیاجە بۆی مام جەلال توانی بووی لەو سەردەمەدا کاریگەریەکی زۆر باشێ بێ تەنانەت ئەو بەعسیانە یە ئەوانەی کە مەیلدار و تەرەفداری بەعز بوون کە بە جۆرە لە جۆرەکان خۆیان خزانە بووە ناو ئیدارە و دەسەڵاتدارەتی تازەی عێراقەوە دوای کەوتنی ڕژێمی سەدام حوسێن مام جەلال ئەیتوانی لەگەڵ ئەوانیش تەعامل بکە بە جۆرێک لە جۆرەکان بێدەنگیان بکات لە بەرامبەر ئەو توندوتیژەی کە هەیەە بەرامبەر بە کوردیا بەرامبەر بە شیعە چونکە بمانەوێ نەمانەوێت ئەو مێژوویەکی خراپیان هەبوو لە ڕابردوودا لەبەر ئەوە نمونەش زۆرە بە ناو ئەتوانین دیاری بکەین بەڵام پێویست ناکە ئێستا ئێمە بچینە ئەو بوارەوە بۆیە ئەیتوانی ئەوانە هەمووی ڕاکێشێ بەلای خۆی یعنی لە سەختترین ناکۆکی و تونترین و ئاڵۆزترین ناکۆکیدا دەیتوانی کویان کاتەوە لە ماڵەکەی خۆی یان لە شوێنێکی تر یان بە شێوازێکی تر دوایی سلوبێکی جگە لە دیبلۆماسی سلوبێکی ئەوەی هەبوو کە لە ڕووی دەرونیەوە کاریگەری هەیە لەسەر ڕەوانکردنەوە یان ڕۆشناکردنەوەی بەرچاو و دەرونی ئەوانەی کە لە ناکۆکیی بەردەوام بدەن بە قسەی خۆش و نوکتە بەڕاستی ئەمە لە مەجای سیاسیە لە سیاست و دیبلۆماسیەدا کەم کەس ئەوتوانی ئەوە بکە بەڵام مام جەلال دەیتوانی لەوێەوە لە وەتەرێک بدا ئامانجێکی زۆر گرنگ بپێکیە بۆ خۆی نوکتەیە قسەکەی نوکتەیەکە گێڕێتەوە بەڵام لە پشتی نوکتەکەەوە شتێکی ترە ئامانجێکی ترە تیرێکی ترە جاری وای نوکتی لەسەر خۆی گێڕاتەوە یا لەسەر شیعە گێڕاتەوە یا لەسەر سونە گێڕاتەوە یان لەسەر کەسێکی تر گێڕایەتەوە لە دنیادا یان لە ناوخۆی ئەم وڵاتەدا ئەمانە هەر بۆ خۆی یەکێک لەو نوکتانە بۆ خۆی ئامانجێک دەیتوانی ئامانجێک بپێکە بە ئاراستەیەکدا بڕە جۆرێک لە هێمنی و ئارامی دروستکە لە کاتی دروستبوونی گرژی و ناکۆکیدا هەتا لە کۆبوونەوەکانیشدا دیارە من لە ناو کۆبوونەوانەدا نەبوومە بەڵام وردەکاری ناو کۆبوونەوەکان لە زۆر کەسمان بیستوتەوە لە زۆر شتی تراوتراوە لە هەندێک کەناڵی تەلەڤیزیۆن و ئاماژە بە هەندێک شتی کراوە ئەمانە وای کردووە زیاتر کەسایەتی مام جەلال دەرەخاوک و کاریزمایەک کە قورسایی و کاریگەری زۆر هەبووە لەسەر کورد لەسەر غەیری کوردیش باواز لەوە بێنین لە باروزورفێکی زۆر ناخۆشی ناوخۆی کووردا کۆمەڵە کێشە و گیر و گرفت بووە کە ئەوە ئەنجامەکانی بەخراپ بۆ کوردشکاوتەوە بەڵام مام جەلال توانی لەو ساڵانی ئەخیردا پندێکی زۆر باش لەو ناکۆکیانەی ڕابردوو وەرگێ لەو کێشانەی ڕابردوو وەرگێ بۆی بەکاری بێنێ هەلو مەرجە تازەکەی پێ بە جۆرێکی باشتر چارەسەر بکە کە لە خزمەتی هەم کێشەکەدا بێ هەم خەڵکی سەرانسەری ئەم وڵاتەدا بێ وەلای مام جەلال ئەوەش هەبوو یعنی بەڕاستی مەسلەی باسی دەستورت کرد دەستوری تازای عێراق یەکێکە لەو دەستورانی کە لە مێژووی عێراقدا لە باشترینیانە لە باشترین دەستورەکانە ئەگەر چی ئێستاش قسەی لەسەرەکرێ بەڵام ئەوەندەی پەیوەندی بە کوردەوەی کورد ئەندازەیەکی زۆر لەم دەستورێ ڕازیترە وەک لە دەستورەکانی ڕابردوو لەبەرەوە لەو حاڵەتانەشدا مام جەلال توانی بووی ئەندازەیەکی زۆر چاک تەعامل لەگەڵ دەستور بکە بۆ ئەوەی بتوانێ وەکو سەرۆک کۆمار ڕەفتار بکە نەک وەکو کەسێک کە سەر بە گروپێکی دیاری کراوێ ئەمە زۆر گرنگە هەتا لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە یعنی ئەگە سەرفیاتێک هەبووایە بۆ شوێنێک لە ناوچەکانی عێراق لە هەمان کاتە سەرفیاتی بۆ شوێنەکان ناوچەکانی کوردستان یان شیعە یا سوننا یان ناوچە دوورەکان یان ناوچە نزیکان ئەمانە هەمووی مام جەلال ئەیتوانی بە جۆرە لە جۆرەکە ئەوەندەی بۆی بکرێ ئەوەندەی دەستی بڕبکە ئەوەندەی بتوانێت هەنگاو هەڵبێنێتەوە هەوڵێکی زۆر باشی داوە لەو بوارانەدا ئەوەشمان لەبیر نەچێ مام جەلال لە ڕووی ڕاگەاندنەوە لەخۆی عێراقدا توانی بووی کاریگەریەکی تەواوی هەبێ هەم لەسەر
میدیای عێراقی هەم لەسەر میدیای جیهانی کە کەسایەتێک ئێستا لە گەورەترین پۆست و دەسەڵاتی عێراقدایە ساڵانێکی دوور و درێژ لە شاخ بووە لە دژی ئەو پۆست و دەسەڵاتی کە لەو شوێنەدا بووە. ئێستا خۆی هاتۆتە ئەوە کە کاتێک پێش ئەو کەسێک لەوێ بووە هەموو تاوانبارێکی ئەفو کردو ئەگەر تاوانبار بوو بێیان نەبوو بێ تەنها جلال تاڵەبانی نەبێ، بەڵام جلال تاڵەبانی توانی سوود لەوە وەربگرێ، سوود لەو شوێنە وەربگرێ بۆ ئەوەی بە جۆرێکی تر وەڵامی ئەو هەڵوێستە بداتەوەکە. ئەمە زۆر گرنگە لە مێژووی خەباتکاری و لە مێژووی دیبلۆماسیەتی دنیادا، مەگەر لە کەسانێکی وەک مام جەلال یان ماندێلا ئەو شتانە بۆچێتەوە کە کەسێک تۆ بە هەموو معنایەکەەوە دژایەتی کردبێتی هەتا ئەندازەی ئەدامکردن و کوشتن، بەڵام لە کاتێکا کە تۆ دەسەڵاتداری تۆڵە ناکەیتەوە، دەتەوێ بە جۆرێک هەڵوێست وەربگری. هەموو ئەوانەی سەر بەڕێباز و ئەفکارە شۆڤێنەکانی ئەوون بە جۆرێکی تر معاملەیان لەگەڵا بکەیت دایان ڕێژیتەوە یان بەکاران بێنیتەوە بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی ساغ و سەلیم بەشدار بن لەم دەسەڵاتەدا. ئەوەندەی کرابێ مام جەلال هەوڵێکی زۆری داوە لەو بوارانەدا، من پێم وایە بۆ خۆم پێم وایە ئەندازەیەکی باش لەو ڕۆ سەرکەوتنی بەدەستێناوە و ئەو کوتم کاریگەری لەسەر هەم میدیای ناوخۆ هەم میدیای جیهانی هەبوو. لەسەر ئاسی جیهانیش بەڕاستی مامۆستا مام جەلال ناسرا بوو بە کەسێکی هەم خاوەن ڕابردوویەکی دیار هەم ئێستاش وەکو سەر و کۆمارێکی دیار. من یەک نمونەیەکە گەڕمەوە لە کۆنفرانسێک بەشدار بووم لە زانکۆی بوخارست لە ڕۆمانیا. وەزیری خارجەی ڕۆمانیا بەشدار بوو لەو کۆنفرانسەدا. من کەوتمە قسەکردن لەگەڵا وتم من کوردم لە سلێمانیەوە هاتووم، هەرکەوا وت یەکسەر هەردوو دەستی هەڵبڕی وتی لای جەلال تاڵەبانیەوە هاتووی، یعنی زۆر بەلایەوە گرنگ بوو وتی ئەوە کەسێکی واتانەیە. ساڵێ لە ساڵەکانی تر من گەڕامەوە بۆ ئۆکراینیا بۆ ئەوەی ئەو هەندێک شوکارم هەبوو لەو زانکۆی کە لێم خوێند بوو، کۆمەڵی مامۆستای زانکۆ پرۆفیسۆر ئەوانەی کە ئەم ناسین لەگەڵان دانیشت بووم، یەکسەر قسەیان لەسەر ئەوە کرد ئێوە ئێستا پیاوێک بۆتە سەرۆکتان، پیاوێکی دیارە و هەم ڕابردوویەکی دیاری هەم ئێستا پیاوێکی دیارە لە سەر ئاسی دیبلۆماسیەت لە جیهاندا. بەڕاستی لەبەر ئەوە کاریگەریەکی باشی هەبوو لە ڕووی ڕاگەیاندن و لە ڕووی پەیوەندیەکانی دنیادا. ئەگەر بگەڕێنەوە سەر خاڵێکی تری زۆر گرنگ کە پەیوەندیەکانی مام جەلال بوو جگە لە ناوخۆ لەگەڵ لەسەر ئاسی جیهانی لە هەر کۆبوونەوە و کۆڕ و مناسبەیەکی جیهانیدا کە سەرکردەکانی جیهانی دەبینی دەیتوانی بە ماوەیەکی کەم پەیوەندی و دۆستایەتی و ئاشنایەتیان لەگەڵا دروستکە بە جۆرێک کەوا لێ دەهات ئەو پەیوەندی و ئاشنایەتی و دۆستایەتیە بەکاری دەهێنایەوە بۆ دوای ئەو کۆبوونەوەوانەوە لە پەیوەندی دوورەکانیدا، لە پەیوەندی نزیکەکانیدا، لە کێشە نێودەوڵەتەکاندا. بۆیە مام جەلال توانی بوو لەو ئاستەشدا دیسانەوە سەرکەوتنێکی باش بەدەست بێنێ، زۆر بەداخەوە لە هەلو مەرجێکدا ڕۆی لە هەولو مەرجێکدا ئەم وڵاتەی بەجێهێشت کە شوێنەکەی دیار بوو. کاک ئێمە بە تایبەتی بۆ یەکێتیەکانانی ئێمە توانین بڵێن ئێستا مۆدێلێک هەیە کە مۆدێلی تێکۆشانی هەمەلایەنی مام جەلالە. یعنی ممکنە واجبی مەسەلەن یەکێتیەکان بێ بە پلەی یەکەم و هەروایە واجبی بستنەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بێ و واجبی عێراقی دیموکراتیش بێ کە ئەم مۆدێلە ینی دەربخە ئەم کەلتورە، ینی بەڕای جەنابەت چی بکرێت بۆ پاراستنی ئەم کەلتورە. یعنی ئەوە زایمان ئەدەبیاتەکە باسمان کرد قۆناغبەندی بکرێ چاپ بکرێتەوە ڕێک بخرێتەوەە، بەڵام یعنی کەلتوری مام جەلال شێوە ئیشکردنی مام جەلال لە سیاسەتە لە بیرڕای ئازادە لە ڕۆشنبیریە لە باغدان بە بارە جاجەکانی ژیانی خەڵکە لە ژیان دۆستیدا وەکو دوکتەوتی لە نوکتە و لە قسەخۆشی و لەلایەنی کۆمەڵایەتەکە بەڕای جەنابەت چی بکرێت بۆی ئەم کەلتورە بمێنێەوە بپارێزرێ و بێتە بەشێک لە فەرهەنگی سیاسی لە کوردستان و لە عێراق. پێم وایە ئەم مەسەلەیە زۆر ئالۆزە، ئالۆزیەکەشی زۆرتر پەیوەندی بەوە هەیە کە کەلتور خۆی لە گۆڕاندایە، یعنی هەر سەردەمێک کەلتوری تایبەتی خۆی هەیە. لەبەرەوە ناتوانین بەمانای وشە باس لەوە بکەین کە کەلتوری پێش 50 ساڵ بپارێزین بۆ ئەوەی ئێستا ئێمەتیایە بژین و بیهێڵینەوە بۆ ئەوانی تر. ینی مام جەلال زادەی هەلومەرزێکی دیاری کراودا، یان زادەی ئەو هەلومەرزەیە، داهاوێشتەی ئەو هەلومەرزەیە
يعني ئەم هەلومەرجە ئەو مامزەلالەی دروست کردووە کە لە چلەکان و پەنجاکان و شەستەکان و هەفتاکان لە ئارەدا بوو ئەم هەلومەرجەی ئێستا سەرکردەی تر دروست ئەکات بەڵام لە ڕەوتی مێژوویەوە سەرکردە خۆی هەر دروست ئەبێتەوە بە سوود وەرگرتن لە ئەزمموی سەرکەوتوی سەرکردەکانی پێشخۆی بۆ نمونە و هەرێکێک لەوانە بەدڵنیایەوە ئیزافاتی خۆی ئەبێت بۆ نمونە ئەگەر بەراوردی کەلتوری شۆڕشی ئەیلول و کەلتوری شۆڕشەکانی تر بکەین لەگەڵ ئەوەی سەردەوی مامزەلال یان کەلتوری شۆڕشی ئەیلول دابەشبوونێکی کاری نەتەوەی دروست کردبوو ئەویش ئەوەیە کورد کاری ئەوەیە شۆڕش بکات لە کوردستان و داوای ئۆتۆنۆمی بکات و کاری عربیش ئەوەیە کودەتا بکات لە بەغدا و دەسەڵات بگرێتە دەست و ئۆتۆنۆمی بداتە کورد لەبەرەوە هەموو شۆڕشەکانی کودای پشیمان بێتەوە لێشی ینی دابەشبوونێکە ڕەنگە ینی هۆشیارانە بیری لێ نەکرابێتەوە یاخود هۆشیارانە کاری بۆ نەکرابێت بەڵام بەکردەوە وا بوو ینی هەر سێ مانگ جارێک ساڵێک جارێک و توێژێک ئەبوو دانوستان ئەبوو ئاشتی ئەبوو دیسان شەڕ ئەبوو و بەو شێوەیە مامزەلام پێم وایە دژی ئەم کەلتورە وەستایەوە بۆ لە 1975 کە لەگەڵ دامەزراندنی یەکێتی کەلتورێشتری داهێنە ئەوش ئەوەیە ئێمە نابێت تەنها لە کوردستان دانیشین و چاوەڕێی رادیۆ بکەین کە کودەتایەک لە بەغدا ئەوێت ئەنجا لە بەیانی یەکەمی کودەتا ئەوانەی کە کودەتایان کردووە بەڵێن ئەدەن مەسەلەی کورد چارەسەر بکەن ئەنجا دواتر شاند بنێرن لەگەڵیاندا بنیشن تا بەهێزە بن ئەنجا دیسان پەرلەماری کوردستان ئەدەن تیۆری بە عێراقیکردنی شۆڕشیدانە ئەوش ئەوەیە ئێمە هەموو عێراقی لەم وڵاتەدا بە کورد و عەرەب و تورکمان و مەسیحیەکانەوە پێکەوە ئەم ڕێمە خراپە دیکتاتۆرانە بڕوخێنین ئەو کاتە ئێمە لە ڕێزی سەرکەوتووەکان ئەبین بۆ نمونە لە شۆڕشی 1950 ئەوەی شۆڕش چواردەی تەمووز پێوترێ ئەمە زۆربەی زۆری بمانێوە نەمانێت ئەمە خۆی هی جێش بوو جێشی زۆربەی زۆری عرب بوو یان شۆڕشەکە زۆر عربەکان کردویانە کورد بەمانای وشە ڕۆڵی تیانە بووە بە دڵنیایەوە ئەوانی کە دێنە سەرکار خوان کارەکەیان کردووە خوان ژیانی خوان خستۆتە مەترسیەوە و ئەو کاتە منەت بەسەر کوردەکەن ئەوەتان ئەدەنی ئەوتان نادەنی ئەوە چیتان کردووە ئێمە دەسەڵاتمان کردوتە باس حزبی بەعس خۆشی کە ئەنقلابی کرد هەمیشە باسی لەوە کرد ئێمە ئەو حزبین کە توانیمانە شۆڕش بکەین ناویان نابوو شۆڕش و نابێت حزبێک بێت ئەو کاتمە بەستی حزبی شوعی بوو داوای بەشداری لە دەسەڵات بکات لە کاتێکە خۆی نەیتوانێت بگات بە دەسەڵات ئەنجا مامزەلال بۆ تێکدانی ئەم تێڕوانینە خراپە ئەم تیۆرەی داهێناوە بە عێراقیکردنی شۆڕش کە تێیدا ئەکرێ شۆڕشیەکی عێراقی نەک لە بەغدا بەڵکو ئەکرێ لە کوردستانیشە دەست پێ بکات و ئەو کاتە هێزێک پێیا ئەبێت ناوچەیەکی ئازاد پەیدا ئەبێت ئەکرێت ببێتە بە ناوەندێک بۆ ڕزگارکردنی هەموو عێراق و بەدڵنیایەوە ئەمە کەی هاتەدی بەمانەی وشە زۆرتر لە 2023 هاتەدی یان ڕاستە ئەمە ڕوخاندنی ڕژێمی عێراق لە ڕێگای شۆڕشەوە نەبوو بەڵام بەدڵنیایە بە هاوکاری کورد و عەرەب و تورکمان و شیعە و سنەوە بوو یان ئەمە بزەبت تقریبا ئەتوانین بڵێن ئەمە شێوەیەکە لە شێوەکانی جێبەجێکردنی تیۆری بە عێراقیکردنی شۆڕش ئەگەر تۆزێ ورتری بکەینەوە تیۆری بە عێراقیکردنی ڕوخاندنی ڕۆژێمی عێراق ئەوە کە لە 2023 ڕوویدا تیۆرەکە بەو جۆرە بوو کە ڕەنگە ئێمە وەکو عێراقی وەکو کورد نەتوانین ڕژێم بڕوخێنین بەڵام ئەکرێت بە هاوکاری لەگەڵ دۆستەکانی خۆمان بتوانین ئەم ڕژێمە بڕوخێنین و دکتاتۆریەت لە ناوبەرین و دیموکراسی لە عێراقا بچەسپێنین بەشێکی زۆری ئەم تیۆریە ئەگەڕێتەوە بۆ تیۆری بە عێراقیکردنی شۆڕش یعنی تیۆری ڕوخاندنی بە عێراقیکردنی ڕوخاندنی ڕژێم سیغەیەکی هەموارکراوی بە عێراقیکردنی شۆڕشە سیغەیەکی گۆڕاوی بە عێراقیکردنی شۆڕشە لە هەلومەرجێکی گونجاوە کە دەرفەتی جێبەجێکردنی گونجاوتر بوو کاک دکتۆر لە درەژەی ڕوونکردنەوەی کە فەرید باسی کرد یعنی بڵێن عێراقی تەئسیسی یان عێراقی تازە ئەو عێراقی کە بڵێن لە زمانی مەلیکە دامەزرا بڵێن عێراقێک بوو کە
ساڵی 1925 دەستوریێکی هەبوو ینی هەندێک ئەو عێراقی کە کورد و شیعەتە غایب بوون سونەکان بە یارمەتی بەریتانەکان دروستیان کرد لە 2003 عێراقیکە دروستە بێت کە کورد تێیدا ئامادەیە وشیعات دەوری تیاژێرە و سونەش غایب نییە بەوانای لەمانەکان ئیلا بە قەدرەوەی کە ڕاهاتوە لەسەروی کە خۆی حاکم مطلق بێت ئەم مۆدێلە مامجلال لە 1970 لە محاضرەیەکە لە مەدرید پێشبینی کردو عێراقێکی دیموکراتی فیدرابۆ یەکەم جاریشیان ئەم دروشمەی بە ئاشکراین کرد لە نێوان ئەو ماوەیە کە بۆ لە محاضرەکەی لە مەدرید 1970 تاوەکو ئقرارکردنی عێراقێکی دیموکراتی فیدرال تقریبا 16 ساڵە یعنی تۆ ینی مختار استراتیژێک تهدید کە لە 6 ساڵە بێتە دی ڕەنگە لە تاریخ کودا قەتەمە ڕوو نەدابێ ینی تۆ ماوەیەکی زۆر کەم بتوانی ئەو ینی عێراق لەسەر ئەو شێوەیە بینا بکرێتەوە کە مامجلال پێشبینیە کرد وەکو کاک فەریوتی بە عێراقکردنی شۆڕش و اینجا ئەوەی کە ئەو عێراقی کە دێتە کە کورتە لە بەغا حەزوری هەبێ لە نقاشەکان ئێوە دیارە ڕسمەکانی کە لە کاتی گفتوگۆ لەسەر سنووری عێراق کوێیە و سنووری کوردستان عێراقی عەربی کوێیە و سنووری کوردستان کوێیە ڕمڕافعەکەی مامجلال وەکو محامیەک لەسەر ئەو وەکو محامیەک وەکو سیاسیش لەسەر ئەو قەزیە ئێمە ئەتوانین بڵین ئێستا مۆدێلێکمان هەیە کورد ئەتوانێت باشی لەسەر بکاو و ئەتوانێت بەگەڕانەوە بۆ توراسی مامجلال ینی عێراقیش بێن عێراقیەکانیش بە عەرەب و تورکمان و ئەوانتر بێنەوە پای ئەوەی کە لەکوێ پساوە لەکوێ هەڵە بووە ڕاستی کەینەوە چاشکێنەوە یان بەڕای چۆن نەتوانێت تەواوە وڵای من ڕاستی ئەم زۆر گرنگ بوو ئەو پرسیارە بۆ من ینی خۆم پێشوەی کە پرسیارەکە کە ئەمیست ینی هیم کەمە ینی باڵین قسە بکەم لەسەرەوەی کە مامجلال هیچێک لە سیفاتەکانی کە سیفاتی قیادی و کارزمی مامجلال بۆ مەسەلەی پێشبینیکردن بووە ینی ئەوە کەس ناتوانێت بیشارێتەوە و دەیان نمونە و شتیش هەیە هەم لە ناو شۆڕشە هەم لە کاتی فەرمانڕەواییە کە مامجلال وتوێتی شتێکی وا ئەبێت ینی زۆر شت هەیە کە جێڕاوەتەوە و ئەوانی کە لەگەڵ یابوون باسیەکەن طبعاً بابەتی پێشبینیکردن بابەتێکی زۆر گرنگە لە سیاسەتاوە ئێساش هیچێک لەو بابەتانی کە ئەتوانێت زیندوێتی بە سیاست دایان ئیستمراری سیاست کا بە معناکەی تر ئەوەیە کە تۆ لەبەرەوەی دنیا و ململانەکان بەردەوام پێشەکەون و گۆڕانکاری زۆر زوو ڕووەدا وەکو ئەڵێ دراماتیکیە گۆڕانکاریەکان بۆیە بابەتی پێشبینیکردن بابەتێکی زۆر زۆر گرنگە طبعاً ئەو ئامرازانی کە عێراقی پێ بنیاد ئەنرێتەوە مامجلال یعنی هەمووی لەبەر چاوی بووە کە خۆ ئەو نەفاڵی گرتووەتەوە نە تەکەهونی کردووە ینی بە معلومات و بە داتا و بە زانیاری پێشبینی کردووە ئەوانی کە بۆ عێراق گونجاو بوون لە 1970 یان لە 90 ینی تۆ مەسەن کە پێشبینی شتێکی کردووە کە عێراق لەو پەڕی دەسەڵاتایەوە نیە یعنی قەت عێراق وەکو هەشتاکان لە ڕووی اقتصادیەوە عێراق زۆر پێ ینی اقتصادێکی باشی هەبوو بە تایبەتی لە دوای 75ەوە بۆ بیدایەتی شەڕی عێراق و فترەی گەشانەوەی ئابووری عێراقا ینی هەرچی بنیەی تحتی عێراقیش لە ڕووی اقتصادیەوە لە سەردەمەیە بنیانراوسکە دوای نەوەتەکانی تر حەساری اقتصادی ئەوەیە لە ڕووی عسکەریشەوە عێراق خاوەنی چەیشێکی بەهێزی ناوچەکە بووە تەنانەت ئەوە وای کردووە کە عێراق پەل بەهاوێژێ بۆ وڵاتانی دەوروبەر وەکو ئێران وەکو کوێیت وەکو خۆی بەس تقریبا سوڵتانی منتیقەکە بزانێ بۆیە لەو کاتەیە پێشبینیکردنی ئەوەی کە عێراق هەڵەوەشێتەوە عێراقی تازە بنیانەرێ خەریتەکە ئەوەت پێڵێ خۆ تۆ ناتوانانی وەکو کورد عێراق بنیاد بنیتەوە لەوەی کە دەوڵەتێکی کوردی لە عێراقا دروستکەی وەنیە یان ئەبێت دەوڵەتێکی مرکزی بێ یان ئەبێت دەوڵەتێکی فیدرالی بێ بۆ ئەو داواکاری بۆ ئۆتۆنۆمی و بۆ حکمی زاتیش داواکاریەکی کۆنە بۆیە باشترین بژاردەی فیدرالی بۆ دوایژنانەوە دووە لە پەرلەمانی کوردستان دیارە دەست پێشخەرەکە دیارەکە چۆن هاتووە و چۆن فیدرالێت لە هەرێمی کوردستان هاچەسپیوە پێم وایە یعنی بۆ بنیادنانەوەی دەوڵەتی عێراق هەرە بوو بیر لە خیارێکی لەو شێوەیە بکرێتەوە بەس کە سەیری ئەوەکەی کە لە 1970 تا مەسەلەن پێشبینیەکی وا هەیە یان لە 1970 تا تەرحێک و پێشنیارێکی وا هەیە بەڕاستی ڕەنگە هەندێک کەس لەو سەردەمەیە تعلیقیان لێیا بێ ڕەنگە هەندێک کەس لەو سەردەمەیە وەکو کەسێکی خەڵەفا و سەیریان کردبێەوە نیە لەبەرەوە بەڵام پێشبینیکردنەکە پێشبینیەکی زۆر ڕاست بووە و زۆر ڕاستەقینە بۆ ئێستاش
لە ئێستاە تێگەیاندنی هەندێک خەڵکی عەربی شۆڤێنی بە تایبەتی ئەوانەی کە وەکو معنی عنسوری بیرەکەنەوە ینی مشکلەی تێگەشتیان هەیە لە فیدرالی ئێستا ژوا تێگەن کە فیدرالی ینی جیاببوونەوە تا ئەم لە حزێ بۆیە زۆر قورسە ینی ئێستا ئێمەش لە ڕاستیە وەکو تۆژ ئاماژت پێکرد ئەم نموزەجە لە ئەم مۆدیلە لە حکومڕانی فیدرالی لە هەرێمی کوردستانە کە بە ڕای زۆربەی ئەوانەی کە لەم سەرم بابەتە نووسیوانە پیان وانە کە هەرێمی کوردستان تاوکو ئەم ماوەیەش هەر هەرێمێکی فیدرالی بێوانی وەکو ناوێکی تریانی وەکو دەوڵەتێکی واقعی وەکو ینی دیفاکتۆ ستەیتێکیان هەر شتێکی تر سەیریکی کوردستان لە فیدراڵێت زیاتر ممارەسەی دەسەڵاتی خۆی کردووە بۆیە عەرەبەکان نەیانتوانی وە بڕوا بۆ بێنن یان نەتەوەکانی تر کە هەرێمی کوردستان بە نیازی شتر نییە ینی ئەگەر بمانەوێتەوە مەبدەئی شەراکە ینی پرەنسیپی هاوبەشیکردن و حکومڕانی هاوبەش لە عێراقا دروستکەینەوە پێویستمان بۆیە جارێکی تر بەم قەنەعاتانەیە بچینەوە ئەو خۆ دەزانی ینی ڕفراندۆمیش جارێکی تر ڕاستە ئێمە وا ئەڵین کە لەبەرەوەی کە عێراق پابەند نییە بە بابەتە دەستوریەکان و دەستوری عراقیەوە بۆیە ئێمە بیرمان لە خیاری ڕفراندۆم کردەوە بەڵام عێراق ئێستا لەوە گەیشتوە لەو خیتابە گەیشتووە کوردستان هەر دەرفەتێکی تری دەست بکەوێ لە عێراق جیابێتەوە بۆیە زۆر بڕایان بە مەبدەئی هاوبەش حکومڕانی هاوبەش نەماوە جار ناجارێک لەلایەن ئێمەوە لەلایەن ئەوانەوە دەستور پێشێلەکرێت کە ئێمە خۆمان دەنگمان بەم دەستورەداوە منش پێم وایە ئەبێ مەساری ئەم عملیە سیاسیە ڕاستکرێتەوە بە شێوەیەک بێ کە قەنەعەتێکی هاوبەش دروستکە تێگەشتنێکی هاوبەش دروستکە کە چارەنووسی هەموو عێراقیەکان بەیەکەوەیە بەڵام ئەبێ لە چوارچێوەی عێراقیشی دیموکراسی فیدرالی ئەبێ ڕەنگە ئێمە نەتوانین بەڕاستی پێی بە هەموو لانە جیاجەکانی تێکۆشانی مام جەلال بەرین ینی زار لە 50 ساڵ خەباتکردن لە بەرنامەیەکی 50 دقەیە ڕێک ناخێتەوە بەڵام ئەبێ اعتمادکە لەسەرەوەی کە ئەوانە ئەبێ اعتمادکە لەسەرەوەی کە هەم گەلی کوردستان هەم ڕاگەاندنێکێتی بە شێریشتی بەرنامەی تر و میوانی تر و قسەی تر دەکرێت لەسەر ئەو لایەنانە کە هیواداری ئەو کەم کوڕی لە گفتوگوکەی ئێمە هەبوو بێ ئەوان پڕی بکەنەوە ئەگەر لە تەنیا یەک دقیقەدا هەرێکی لێو پرسم ئێوە بۆیادی ساڕۆژی وەفاتی مام جەلال چێڵن دکتۆر لە جەناب دەست پێ بەڵام من دەمەوێت دووە قسە ئەوە بڵێم کە مام جەلال دیپلۆماتکارێک بوو کە دەیتوانی زۆر بە وردی هاوکێشنی و دەوڵەتەکان بخوێنێتەوە بۆ هەر گۆڕانکاریەک کە بکریان نەکرێ یا ڕوو بدایە ڕوو نەدا یان ئەتوانین ئەو بکەین ناتوانین ئەمە زۆر گرنگ بوو لە مەسلەی دابەشبوونی عێراق لە مەسلەی دابەشبوونی سووریا لە مەسلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە مەسلەی وڵاتانی تدا لە مەسلەی تورکیادا لەبەرەوە ئاماژە نێودەوڵەتەکان و هاوکێشەنەوە دەوڵەتەکانی بە وردی دەخوێنەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی پەیوەدی نێودەوڵەتیەوە ئەمە زۆر گرنگ بوو کە بۆ مام جەلال وەکو دیپلۆماتکارێک لەسەر ئاستێکی جیهانی بتوانێت هەزمی ئەو هاوکێشە نێودەوڵەتەکان بکە ئەوەی پێویست بێ لە کاتی خۆیان بیکە بەڵام ئەوەی کە نەئەتوانێت بکە لە کاتی خۆیان لەو کاتەیە دەستی بۆ نەبە ئەوە زۆر گرنگ بڕاستی دکتۆر ئومێد شتێکی ڕۆژات پەیوەندی بە پێشبینیەوە هەیە لەبەرەوە من زۆر تەرکیزەکەمە سەر ئەم مەسەلەیە یان پاش وەستانی شەڕی عێراق ئێران بەڕێز مام جەلال محازەرەیەکی هەبوو لە وڵاتێکی ڕۆژ ئاوایی لێوێ باسی لێوە کرد کە ئەو پێشبینی ئەوە ئەکات عێراق لەم هەنوو وەرزەی ئێستادا پاشەوەی کە ڕاستە ڕزگاری بووە لە شەڕ و توانیوەتی خۆی بپارێزێت و بمێنێتەوە وەکو ڕژێم بەڵام زۆر کێشەی دێتە بەردەم و ئەوەندەی کە ئەو عەقلیەتی سەرکردایەتی عێراق بناسێت پێی وایە عێراق بەم نزیکانە پەلاماری کوێتە دات لەوێ یەکێک هەڵساوتی بەڕێ ساڵەبانی ئێمە تەقدیری ئەوە ئەکەین کە تۆ سەدام حوسێنت خۆش ناوێت بەڵام با نەگەر ئەو ڕادەیە کە تۆ خەیاڵ بۆ خۆت دروست بکەیت دواتر کە شتەکە ڕوویدا بە دوای تەلەفۆنی مام جەلال ئەگەڕان بۆ ئەوەی لێ بپرسن ئایا تۆ دڵنیای یاخود پێت وایە پاشەوەی کە سەدام کوێتی گرت پەلاماری سعودی ئەدایان نە فیان وابوو کە هیچ خبرەیەکیان نەبوو تێڕوانینێکیان نەبوو لەم بارەی ئەوە لە مەسەلەی ئەوەی پێڵێن بەهاری عەرەب بیرمە لە کۆبنەوەی سەرکردایەتی بوو
باس هەندێک لە ئەندامانی سەرکرداتی باسییان لەوە کرد ئەمە سووریا تونس وای لێ هات لیبیا وای لێ هات مصر وای لێ هات و گەیشتۆتە سووریا و بە دڵنیایە سێ چوار مانجیکەش سووریا ئەڕوخێت و کۆتایی پێدێت و ئێمەش لە ئێستاوە خۆمان بۆ ئامادە بکەین بۆ شتێک کە ڕژەمێشتر کە لە سووریا دێتە کایەوە مامزەلا لێوە باسی کردوتی ئەم ڕژێمە ئێوە باش نایناسن و نازانن چۆن خۆی ڕێکخستۆتەوە ڕژێمی سووریا وەکەوەی مەسر نییە وەکەوەی لیبیا نیە وەکەوەی تونس نییە ئەم ڕژێمە توانای بەرگری و مانەوەی زۆرە لەبەرەوە من پێم وانی ئەم ڕژێمە بڕۆخێت و یان لە هەردوو حاڵەتە ئەوەی پەلاماری کوێت قسەکەی مامزەلا ڕاست دەرچوو و ئەوەی تریشە کە پەیوەندی بە ڕژێمی سووریاوە هەیە تا ئێستا هەر وەک خۆی ماوە ڕاستی مامزەلال حەزم لەسەر دوو ینی لایەن یەکیانەوەیە کە ئەبینین مەسەن زانکۆکانی ئەم منتیقەیە و بابەتی خوێندن و خوێندەواری و پەروەردە لە لای مامزەلال احتیمامێکی گەورەی هەبووە بۆیە هەر زوو کە دوای ڕاپەڕین بیر لە دروستکردنەوەی زانکۆی سلێمانی و هێنانەوەی و گەشاندنەوەی بابەتی خوێندن و ئەوانە جێگای احتیمامی مامزەلال بووە بۆیە لە ئێستاشە ئەکرێ ینی بەو ڕوئایەوە بیر لە ئایندەی خوێندن و خوێنەواری و مؤسساتی تعلیمی بکرێتەوە و زۆرتر بکرێتەوە لەناو زۆرتر بیر لەوە بکرێتەوە وەکو مؤسسەیەکی دامەزراوی زیاتر لەلایەن قیادەی ئێستای کوردستانەوە احتیمامی پێ بدرێ ئەمە زۆر گرنگە خاڵێکی تر ئەوەیە کە هیچ وڵاتێک نییە بەبێ نەتەوەی جیاواز و ڕوئای جیاواز و بیرکردنەوەی جیاواز مامزەلال کەسێک بۆ پێیان وتووە کۆکەرەوەی دژەکان کۆکردنەوەی ڕاجیاوازەکان و بیر و ڕاجیاوازەکان یعنی ئەکرێ بە هەموو ئەم زروفەی کە ئێستا لە کوردستان هەیە یعنی هەمومان لەسەرەوە کۆشین لە عێراق و کوردستانیش بارودۆخێکی زۆر جێگیر هەیە و نازانین بەرەو شۆ ئەڕۆین بۆیە پێویستمان بۆیە کە هەرچەنە لە یەکتر جیاواز بین لە ئێستاە بیر لەوە بکرێتەوە کە بەوەی کە مامزەلال ناوی نابوو چەپکە گوڵەکەوانە لەو ڕوئایەوە بیر لەوە کەینەوە کە ئایندەی کوردستان لەم مەترسیانەیە بپارێزرێ و بیر لەوە بکرێتەوە کە تەباییەکی تازە دروستکرێتەوە و بیر لەوە بکرێتەوە کە لەگەڵ عێراقیشە ئەگەر نیەتمان هەیە لەگەڵ یانە بژین و هەڵ بکەین بیر لەو بکرێتەوە عێراقیش تازە بە ڕوئایەکی تازەوە دروستکرێتەوە طبعا من مداخلەکانی خۆم کردە شێوی پرسیار لەبەرەوە هەستەکەم بەشداریم کرد لە بەرنامەکە لەگەڵتانە زۆر سپاس بۆ بەشدارانی بەڕێز کاک دکتۆر معرف کاک فەیدەسەد کاک دکتۆر ئومێد و هیوادارین کە بەرنامەی تر لەسەر ئەم بابەتە لەسەر یادی جەنابی مامزەلال ئەم کەلتورە دوورودرێژ و تاریخە سەربەرزانەی گەلەکەمان بکرێت و ئەمەی ئێمەش وێزگەیەک بێت لە وێزگەکانی پێداشوینەوە و هەڵسەنگاندنی ڕۆڵی سەرۆک مامزەلال تا بەرنامەیەک تر کاتێش خۆش بڵێ.